بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لحواركاني إبراهيم هاتنا خزمتي حواري إبراهيم لقل ميوانا. حواركان من لباوكي ودسي بيكرت حواري إبراهيم لقل باوكي لقل قومكي لقل نمرود لقل جبار استمكار دواتر لقل كركي استا لخزمتي حواري إبراهيمين لقل ميوان. خوي قرافة هل أتاك حديث إبراهيم؟ هل أتاك حديث ضيف إبراهيم المكرمين؟ آية أي محمد أي أمتي بيغمبري إخوة أوانيك قرآن أخونا صلى الله عليه وسلم. إيوا تشيروكي ميوانكاني إبراهيم تان بستوى كومالي ميواني بريس إذ دخلوا عليه فقالوا سلاما. كاتي خوان كرب جورا ووتيان سلام. ألي رنيا دقتي اشتكيين دواي أويك إبراهيم خوای گەورە لە تاقیکردنەوەی کوڕەکەی دەریەکات و کەپشێکی بۆ نێرێ وردە وردە ئیبراهیم ئیستقرارەکات سەقامگیرە بێ و وردە وردە لە ناو کۆمەڵگەیاجی خۆی ئەکاتەوە خەڵک خۆشێ بێ ئەمیش دیوەخانی هەیە و ماڵی هەیە و میوانی هەیە و خەڵک ڕووی تێیەکا و وردە وردە داوەکەی تەشەنی کردووە. ئەمە بژدەیەکی خۆشە. ئەلێ ڕەنەیە هەستەکەین کە ئیبراهیم دەرگای نەبووە بەڵام بەرماڵ و دەرگای و دەرگەوانی نەبووە بەڵام دیوەخان و ماڵی هەبووە کە دەرگای پێوە نەبووە بەڕووی هەموو کەسێک ئاکراوەتەوە. دایمەش حاڵی داعی و مامۆستایانی ئاینی و چاکە خوازان لەناو کۆمەڵگایە ئەبێ بەم شێوەیە بن، چونکە ئەگەر دیقەت بیت ئەم میوانانەکەیان ڕوخسەت وەرناگرن. هەل ئەتاکە حەدیث ضەیف ئیبراهیم المکرمین کۆمەڵی میوانی بەڕێز ئیذ دەخەلوا عەلەیه فەقالوا سەلاما. خۆیان کرد بە ژوورە. دایما پیاوی گەورە ئەبێ دیوەخانی هەبێ، ئەبێ ماڵی هەبێ، ئەبێ نان بدەبێ، ئەبێ خزمەتی میوانکە. ئەم هەموو سیفەتە جوانە کە یەکێک لەو سیفەتانی کە نازناوە بە ئیبراهیمەوە ئەنرێ کە پێ وترێ باوکی میوان یاخود خزمەتکاری میوان. ئەمە سفەتێکی زۆر گەورەیە خۆشەویستەکەم کە بەداخەوە خەریکە لەناو خۆمان ئاوردە وردە کەمە بێتەوە کزە بێ. دایمە میوان کە کاتی خۆی لە کوردەواریە ڕووی کردووەتە هەر ماڵێک کابرا پێی نەوتوە چکارەیت، هەتا 3 ڕۆژ هاتووە بۆ توتن فحسکردن، هاتووە بۆ گەنم فرۆشتن، هاتووە بۆ خەستەخانە، هەرچیەکی کردووە چۆتە ماڵێک کە لەوانەیە هەر نەیناسی بێ. نەخێر چۆتە مزگەوتێک کە ئەهلی مزگەوتەکە بینیوانە پیاوێکی غەریب لە مزگەوتەکەیانە، ئەمیش نوێژی جەمعی کردو ئەمان سەلامیان ناوەتەوە، ئەوە چەند کەسێ وەساون بە دیاریانەوە دەستیان گرتووە تویانە ئەرێ خانەخوێ و هەیە ئەگەوتبێتی گۆچانەکەم لە شوێنێ داناوە لی گەڕاون ئەگەر نا یەکێ بە زۆری زۆرداری هەر بردوێتەوە. ئەمە نمونەی کوردەواریە. ئێمە ئەگەر ئەمڕۆ کەسێکی نزیک بینینەوە بۆ ماڵەوە ئەڵێنەوە خۆی ماڵی نییە، بۆ خۆی ماڵی دوورە، ئیساری پێ نەبوو، ئەی نان نەبوو بیخوا 100 پرتۆ بەڵەنجام بە مێوارەیە 100 تازە چی بکەم؟ ئەیش داوای شتێکە نەکرد بە دلیڤەری بۆمان بێ. بابە جان خۆ میوان و بەخێر بێ ماڵەکە لەگەڵ خۆیان نابە، هەموومان چاومانە پەڕێتە پشتی سەرمان. ضەیفیش لە زمانی عەرەبیە بۆ میوانێک و بۆ میوانەکانیش بەکارەهێنرێ. میوانەکانی ئیبراهیم 3 میوان بوون، دانەیەکیش نەبوون. خۆیان کرد بە ژوورە ئیذ دەخەلوا عەلەیه، خۆیان کرد بە ژوورە قالوا سەلاما.
وتيان سلام بفعل. إبراهيم جوابيانا وجوابكي إبراهيم لجوابكي أوان بقوة تربو قال سلام أم باسم جوابيانا كاستمرارية بردوامي هيج كخواي قرافمي وإذا حييتم بتحية فحيوا بأحسن منها أو ردوها أقريك سلامي لكردن يو بجوان ترجوابي بنوا أما نلين سلامة أميش عليه سلام جوابكي إبراهيم لجوابكي أوان بقوة ترو بخير هاتنو بيشوازي زياتري بيو ديارة قرمو قري بيو ديارة. فما لبث أن جاء بعجل حنيذ. يخوا بخير بن ستشاومان قورتان كردي حزوزو خوش حال بوي يخوا بخير بن تشريفتان هنا ها باورم بيبكا كرد أو ما شاء الله قرمو قري هي أو مصطلحي هي بو ميوان عادي بيرم خنو سرچاوم هاتي اخوا بخير بين ايه خير وبركتي هنا بارك الله قورو كردي آودانه كردوا شاء الله بارك الله فيك مالك ورونا كردوا اي عفرين زور جوانا بيو قيام بخير بي اخوا بخير بن سرچاومان يخوا ايوش بخير بن بو مالكي پروردگار ها سيدي امهم مصطلح جوانا دلالتي نان بديو بخشندي كردكا. فما لبث حشي بيناتي ميوانا كان دانشتن نيهش هستي بيبكن أن جاء بعجل حنيث رخصتي شيورنا قرت هر آوا شو أودي درقاكو توزيكي بيشو بيك سيني وهات وخواي سيني شي كسيدي كان برخي لسري خوتوه باقوتوه بلام شي علي دنوكي كوا سوربوتوا نا والله كل كثير كان ما برخني وكل ما جوركيا. فما لبث أن جاء بعجل حنيذ. لآيتك فما عجل سمين يكجوركي قلبي بوينا. لآيتك ترى فرميش فما عجل حنيذ. حنيذ شيء ها؟ جورك كتشي لي كردبوك هناي. عفرين بچی برجان بوي عفرين لسر برد لقلب تنورة الله أكبر نجابه بس سيرة كل ويايا خواي قرا فيلم هيجي بيناتشو هر أوميان زاني وقتك زاني بسينية خوي كبجورة ديار إبراهيم دائما نانو خواردن ومطعمكي حاضر بوا دائما ميوان بريو بوا جيلك هاتو تشي نبرو يشتوا فقربه إليهم. إما خوان كخواردنا يعني فرموا هنا حاضرين شباب شينا أولا لسر كرسي كان نانيش بخوين. نعم. ريزي ميوانا كل وياي نانا كبري تبيشو أولا برد سيادة ابني. فقربه أو من زيكي كردوا كدسي عن بيقاتي ما خوان علي تخوادس دريشكا. إبراهيم أوين زي كدوتو كلكي دجال كدين أبو هر أوا دبردمي أنا دار راب ولا خدمتي أنا أبو. فلما رأى أيديهم لا تصل إليه إبراهيم أدبي ميوان سيدي خواي قور لم دو آياتي حتشي أدبي خانخوية بو ما باسكا فلما رأى أيديهم لا تصل إليه سيدي دسي كردن كسيدي كان دس نابن بخواردنك دس دريش كردني ناويس هلا بردم يا نابو فلما رأى أيديهم لا تصل إليه نكرهم كسيدي كان دس نابن دس دريش ناكن ناخون بو شو كسنة إنسان كميوانكي ناني خوار سينا وشواني نكا سي دسيكا بو يشرم نكا بلام عقاشي لبردسي ببزانية آوي لاوية ناني لاوية قوشتكي كمنية يك جورك بو سيكز بين يبيت شي بيه وانيا يا خوان بيه بابا جانا إسرافوية يا عورانيك ما خوارت يعني تشي ليكي أخي لما لي إبراهيم ما قوشتو خواردن خسارنا أبو فلما رأى أيديهم لا تصل إليه سيدة سيكردن جالب بياوي كي دعوت كرت هلا سيدي
تیکەکە و سەیری دەمێ کردو وتی تو ئەنێ خۆینێ خوا موویەکی پێوەیە ئەحوتی قڕم بەسەر تۆ ئەو مۆ ببینی ئەڵڵی تازە من نانم پێ ناخورێ خۆمان ڕێک ڕەسیدی لێگریم بزانین چەندێکی خواردووە چۆنی خواردووە چی بەجێ هێشتووە سنەتە سەیری دەستی میوانەکە بکەی سير أدبي إبراهيم فلما رأى أيديهم سبحان الله أم قرآن اشتقنيت يا نبي لا تصل إليه نكرهم هل أخويا أجر إنسان شو مالي يكي نمكي كرت أملك كردواري شاحية إتزرري بويان نية خو باش ما سلام يا كرت بيشتر كواتا زررن بوتان نابي بس أكن بوشي نانا كم ناخون إبراهيم كان أنا كيان نخوات نكرهم هل أخويا بخلقك بيجاناها تبرشاوي وأوجس منهم خيفة أما سيانو أم يكيك هل أخويا ترسا إبراهيم ترز المذهبيانية بلام سروشتي همو كسيكا كمال خلق بينا مالو بشيويك تصرف كانوا توجنيا الناسي عجيب بو أمسي كسا چيبون عفرين ملائكة كان چيبون جبرائيلي تيابو دم خوش ميكائيلي تيابو دم خوش إسرافيلي شي تيابو سي ملائكة بريز هاتو ملائكة إبراهيم الله أكبر سألي ردانش نعمة شيمان فيها كذا چند خوش بو سأغانا هاتون بلاي بياوي بريز كومالك كسي بريزي آسمان هاتون بلاي كسي كي بريزي سر أرز قالوا لا تخف بإبراهيم يعني زانيان ترسي لنشتوا قالوا لا تخف إنا أرسلنا إلى قوم لوط تيان ما ترسى إما هاتوين بو أويك قومي لوط لنا برين هيس ترسيك النبي فلما ذهب عن إبراهيم الروع يجادلنا في قوم لوط إخوة بخير بن سرچام الله يخزوز وخشحال ديار سشوي خوان ناتون سشوي بشر هاتون زور ملائكة أو كاتانا بتايبتي بولاي بيغمبرانيش بولاي بيغمبري خوشمان صلى الله عليه وسلم جبريل كأهاو لسشيوي صحابي كي بيغمبري خوا أهاد كناوي دحي كلبي بودم خوش خوانا كدرقانيا صحابة كان أنا زاني أما جبريل بس بيغمبري خوا صلى الله عليه وسلم أي زاني قالوا إنا أرسلنا إلى قوم لوط وتاني إبراهيم ما ترسى إما هاتوين قوم لوط لنا أو برين قوم لوط كخليكي فاحشة بون بيسترين قوم لسر زوية كبشرية بيني بيتي كشاوكان يعني شوير بوبو لآستي الراستية درشكاني زاوزي وميز وبيسايان ليتي قلبو أمان الشايستي أو بون كتشوير بكرين وخان وكان بسرعة حلب جرتوا ودواتريش بدباران كرين إنسان أجر زيناي كد بس بدباران كرين بلام أمان فطمسنا أعينكم أم شاوك حقيقتي بينا بيني أبي تشوير بي باشا بو شكو من أهل راني أخوي قبرت درشي كي بو دروس كردوم دروازي كي بو دروس كردوم دروازي هناسية أجر لقمة خواردني كم كخوار بغلط لجاتي سوريان شكم بتشتناو هناسمو أم خبكيني يردن كخدمة يردن كنو كشن بسيطة من أطعم بيني وكموري قوتيا أجر بشتت سوريان شكي ومعيدة وهزري لنايا بس أجر أو درشيا كوكو ترافيق ولايت وايا بردوان بهوالة تو بروبو هناسا بخواردنو آوي شالي توك شو بسوريان شك أجر بس لي غلط به ببريتا قركي اشتكى جورة به بوري هناسي سركي بقري أكثر أخنكي أكثر يمري اللي أنا أمري بويا تكشوني دروازة كان تكشوني درشكان شوري تشاو تينجيشتني مشكا مشك هلاكا كخواردن أنيري بو سيكانو أو أنيريو إنسان خنكينيا لبرو أمانش شويرن لآسي حقيقتا بيسترين شد كخواي قولة دروسي كردوا لناو إنسانا كوما بيسترين شتيشي ليه تدراو كخوبان بيالين بيسايي
وەرە هەی تۆ بێزەوە حەز لەم شوێنە بکەیت. بەڕاستی ئەمە هەرواز لە هەموو شتێک بێنە ئینسانێک ئەمە زەوقی بێ. بۆیە هەندێک لە عولەمانە فەرمون هەتا ئەگەر قەومی لووتمان نەبیستایە هەستمان نەئەکرد خەڵکێک هەیە حەزی لەو شوێنەیە. بەرەوە بوونیان هەتا وەکو ڕۆژی قیامەت مەینەتی و قوربەسەری و سەرشۆڕیە بۆ مرۆڤایەتی. ئێوە پرسیار ناکەن ئەم هەموو شۆڕ و ئاژا و مەشاکیلە بۆچی ڕۆدا؟ حەز ناکەن ئەم هەموو کێشە و مەشاکیلە خێر و خۆشی و ئاسوودەی لەسەر ئەرزا بۆ نەماوە؟ کە بەردەوام سێ مەلایکەت حازرن کە قەومێک و شارێک و دێیەک لە ناوبەرن. بۆ چکە ڕێگەکەیان هەڵە کردو کەسیش نییە دەستیان بگرێ. لووت هاوارەکە فەرمێ ئەلەیسە منکم ڕەجوڵ ڕەشید، کورە پیاوێکی مەردتانتیان نییە؟ باسی دین هەر ناکە. یەک تۆز مەردایەتی یەک تۆز پیاوەتی تیابێ، غیرەتی تیابێ خۆمانەڵی. سبحان الله. ئەم قسانێکی ئێستاکەنە من لێرە یەکەم بچۆ لە ئەوروپا بیکە تۆمە بۆ دروست دەکەن، کێشە و مەشاکیلە بۆ دروست دەکەن، هەر ئەسڵ ناتوانی باسی کەیت. ئێمە لە مؤتەمەراتا دانیشتین لەگەڵ کۆمەڵێک خەڵک لە ئەوروپا هاتوون ئەوانی پیاوی چا باسی شتانە نەکەن. هەر مەمنوع بوو ڤیدۆکەش بگیرێت و ئێمەی تیابین و بچی ئەو وڵاتە. ئەڵێ یعنی تۆ دژی ئەم شتەیت ئەخرجوهم من قەریەتیکم ئینەهم ئوناس یەتەطەهەڕون. دەریان کرد لە قەومەکەتان، دەریان کرد لە شارەکەتان. ئەمانە خەڵکێکی پاکشکارن، حەزیان لەم پیسی ئێمە نییە، حەزیان لەم بۆگەنی ئێمە نییە. بەڵێ ئیبراهیم ئەمە هەموو حەقیقەتان زانێ. لووت برازای خۆیەتی و ئیمانی پێهێناوە و خوای گەورە ناردوێتی بۆ سەدوم دەعوەیانەکە. ئەمەش فعلی قەومەکەیەتی. ئیستاکێنە کۆمەڵە مەلایکەت هاتوون ئەیانەوێ عەزابیان بن و لە کۆڵ زەویان بکەنەوە، هەر شوێنەواریشیان بسەرنەوە، وەک تەختیان کەن لەگەڵ زەویان. ئیبراهیم یجادلنا فی قەومی لووت. ئەی بۆچی تۆزێکی تر لێیان ناگەڕێن؟ ئەی بۆ پەلە نەکەن؟ ئەی باجارێکی تریش هەوڵێکیان لەگەڵا بین و محاولەیەکیان لەگەڵا بکەین؟ مەلایکەتەکان وتیان يا إبراهيم أعرض عن هذا إنه قد جاء أمر ربك وإنهم آتيهم عذاب غير مردود. إبراهيم تو بناقشيت شي أكيد أخوة أمري كردوا وتي من خواي خو مناسم ليم قرن بالك الخوايا قفتوكوية كم حواري بكم بزانم شي فرمي وتي خوايا تو خو فيري كردوم كدعاء كان مرقري حواري شملي قبول كي أجر أو قومي لوطا 50 کەسی مسلمانیان تیابێ لە ناویانە بیت، خوای گەورە فەرمی بڕۆ ئەگەر 50 کەسی مسلمانی تیا دۆزینەوە لە ناویان نابێت. سێ ئیبراهیم چۆن فازاتەکە لەگەڵ خوای گەورە، چۆن حیوارەکە. فەرمی ئەگەر خوای گەورە ئەگەر 5 کەسیشیان لەگەڵ نەبێ خۆ لەسەر 5 کەس تازیبیان نایت و ناویان نابی. خوای گەورە فەرمی قەیناکە ئیبراهیم لەبەر تۆ 45 کەسیشیان تیا بوو مسلمان هەر لە ناویان نابم. دی خوای گەورە ئەگەر 40 کەس مسلمان بوو لە ناویانە خوای گەورە فەرمی هەر لە ناویان نابم قەیناک. دی خوای گەورە خۆ فێرە کردوم کە ئاواتیا تا پاڕێمەوە ئەگەر 30 کەسیان مسلمان بوون خوای گەورە فەرمی ئەوە لە ناوم نەبردن. دی خوای گەورە ئەگەر 20 کەسیان لەم تۆ دیقەت بە سوبحان الله خوای گەورە زۆرجار دەست لە شارێکە پارێزێ لە قەومێک کە پارێزی لە ناوی نابە لەبەر دوو پیاوی مسلمانی پیاو چاکە لە ناویانایە. وما كان الله معذبهم وأنت فيهم وما كان الله معذبهم وهم يستغفرون. أي محمد خوای گەورە قەومی لە ناو نابا کە تۆیان تیایت، قەومێکی لە ناو نابا کە داوای لێخۆشبوون کەن بڵێن اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. الله أكبر. ئەگاتان لێتی لەبەرەوە زۆر جار ڕیش سپێک پیاو چاکێکە ناو لادەیەکە ناو شارێکە ئەمرێ ئەلێ بەخوا لە دەستمان چ بەخوا ئەو پیاوە حەچی بوو بە قەڵغان بۆ حەچی بەڵاو مصیبەتە خوای گەورە بەوەی ئەوە ڕەحمی بە ئێمە شەکرد. فەرمێ خوای گەورە ئاخر داوا ئەگەر ئەم قەومە 10 مسلمانیان تیا بێ ناویانە بیت خوای گەورە فەرمێ ئەوە لەبەر خاتری تۆ ئەی ئیبراهیم لەبەر خاتری قسەکەی تۆ 10 کەسیشیان تیا بدۆزەرەوە مسلمان لە ناویان نابن سوپان 10 کەسیان تیا هەڵنەکەوت.
بەڵێ قەومێک بوون سەدوم شارێکی گەورە بەڵێ اینجا ئیبراهیم هات بە مەلایکەتەکانی ودوتی ئینە فیها لووطا وتی بەس من لوتی تیاشکە بم لوت مسلمانە پێغەمبەرەکەیانە خی گەورە فەرمی مەلایکەتەکان فەرمیان نحن ئەعلم بمن فيها لننجينه وأهله إلا امرأته هەر هەمووانی ئیمانیشان بە لوت هێناوە نەجاتیان نەین ئیبراهیم تۆ مناقەشەی چیەکەیت خەمن نەبێ لوت و ئەوەی ئیمانی پێهێناوە بە ژنەکەی نە آخر ژن پیر آخر شەڕ آخر زۆر پێم سەیرە تۆ پیاو بەربۆتە گیانی پیاو نێربازیەکە تۆ مەسلحەتت چییە لەوەی کە لەگەڵ پیاوەکەت و لەگەڵ پێغەمبەرەکەتان هەبیت چ مەسلحەتێکت هەیە لەمەیە ئەگەر قوربەسەری نەبێ بۆ خۆت و بۆ مێژووی خۆت و بۆ مستەقبەلی خۆت ئەمە قوربەسەری بۆ بەڕاستی اینجا ئەمە فێرمانەکە کە ئیبراهیم بەس خەمی خۆی نەبوو بەس خەمی قەومەکەی خۆی نەبوو خەمی هەموو بەشەریەت و سەرزەوی بوو بەڵام بۆی کەس غەڵەت لەمە تێنەگا خی گەورە فەرمی ئینە ئیبراهیمە لەحەلیم ئیبراهیم چی بوو لەسەر خۆ بوو کە زەمە بە هەڵەشەی تێنەگا وڵا ئیبراهیم مناقەشەیەکە لەگەڵ خوا و لەگەڵ مەلایکەتەکانە ئەمیشە لە چاکی بوو ئەمیشە لە پاکی بوو هەری با مۆڵەتیان بینێ حەلیم یعنی لەسەر خۆ یعنی ئەو کەسەی شت لە شوێنی خۆی دانێ پەلەژ ناکا ئەواهون ئەواه یعنی چی یعنی کەسێکی دڵچەت ساو بوو لە خوای گەورە کەسێکی عابد و خواپەرست بوو منیب زوو شەگەڕایە و بەلای خوای گەورە تۆبەیە کرد ئەم سێ صفەتە صفەتی ئیبراهیم بوو فلما ذهب عن إبراهيم الروع وجاءته البشرى بشراي چی بشرا ئەوە بوو کە ئەم قەومە ئەبێ لە ناو بچێ يجادلنا في قوم لوط فأوجس منهم خيفة قالوا لا تخف وبشروه بغلام عليم كان إبراهيم هذا موضوع بين أو أمريكا وبراوة بس بقى سيكي خوش بيبلين كوريكي جواني زانات به إبراهيم حبسا 8 سنة 16 ساڵە و ئیسماعیل بوو ئافرین 109 ساڵ ئێست الله ئەکبەر پیاوێکی 99 ساڵ لەگەڵ ژنێکی 89 ساڵ سێ مەلایکەت بچن بڵێن خوای گەورە مناڵێکی جوانتانەیەتی ئەشیکا بە پێغەمبەر لەو پێغەمبەرە پێغەمبەرێکی تری شەکەوێتەوە من وەڕائی ئیسحاق یعقوب وامرأته قائمة فضحكت ئافرەتەکە لێو دی پەردەکەوە فصكت وجهها ئافرەتان بینیوە ها ئێڕۆ تمني أو ميا قالت عجوز عقيم كروتي بيريكي نزوك ملقنجيا من عالم نبو اسم نالم به قالوا أتعجبين من أمر الله أو سير الذي لأمر إخوة هل أخوة فليكن فيكون بل إخوة أيقوا من عالم تياتي أمج معجزية زان خوشو يستكم لك أمهر معجزية ئەمە خۆی گەورە مێشکمانە جوڵێنێ کە ئەکرێ ئافرەتێکی پیر مناڵی هەبێ بەڵێ ئەزانی ئیستاکێنا ئەو ئافرەتانەی کە مناڵیان نابێ ئیقتیدا بم ئایەتە هەوڵەدەن چیان بۆ بکەن ڕەحمیان تەسکە یان ڕەحمیان ئیش ناکە ناوپۆشی نییە ئەچەند ڕەحمی دایکیان بۆ ئەهێنن ئەیچێنن بۆ ئەوەی کە کچەکە مناڵی ببێ ئەو ڕەحمی دایکەی کە ئیشی پێی نەماوە ئەیهێن بۆ کچەکەی تا چێنێ شەرعیە ئەمەم حاولاتی طبیە واتە ڕێی تێ ئەچێ ئافرەتێ بگاتە 40 50 60 و 70 ڕەحمەکەی بەکەڵکی ئەوە بێ مناڵ خاتەوە بەڵێ بەپێی ئەم ئاەت الله ئەکبەر
واتە قورئان هەر هەمووی بابەتی علمی ئەبدەیتە، هەر ئەوە نییە قسەیەکە بۆ بکاو بڵێ وەڵایی چیرۆکێکی ئەمە چیرۆکێکی زۆر خۆش بوو جۆمان لێبوو. نەخێر، خی گەورە باسی ئەو ڕۆژەمان بۆەکە، باسی ئەو واقعەمان بۆەکە کە ئینسانەکانی تایە بۆ ئەوەی کە هەتا قیامەت سوودی لێ وەرگرن و ئیسفادەی لێ بکەن. بۆیە خۆشەویستەکانم بوونی مناڵ باشە خی گەورەیسە بۆچی مناڵێکی ترەیە بە ئەی کوڕێکی تری نییە؟ دیقەت بن، کوڕێکی تری هەبوو وعد بوو سەری بڕێ و بێ کوڕ بمێنێتەوە کە لە تاقیکردنەوەکەیە دەرچوو سەرکەوتوو بوو، خی گەورە چی یایە؟ کوڕێکی تریشی یایە، یعنی لە سفرەوە بوو بە دوو. کە سارەی لێ سەند مەلیکە زاڵم و جەبارەکە دوایی دایەوە کەنیزەکێکی لەگەڵا ناردناوی هاجەر بوو، بێژن بوو کە گەڕایەوە بوو بە دووژن. ئەم جارە ساراژ ئەو نەعەقلی پێی شکا وتی پیاوەکە من نەزۆکم و مناڵم نابێ، تۆ تاوانێت چییە؟ ئەم ئافەتە ئەیەم بە تۆ بچۆ بۆ لای و بیکە بە خێزانی خۆت بەڵکو و مناڵێکمان لی هەبێ. ئیسماعیلی لێی بوو بە مناڵی هەمویان. خوای گەورە چۆن ئەم ئیبراهیمی بێبەش نەکرد لەنەوە، خوای گەورە ساراشی بەسەر کردەوەنەوەی دایە، دوو نەوەشی دایە. فەرمی ومن وەڕائی ئیسحاق یعقوب، پێغەمبەرێک تێمە ناوی ئیسحاق. ئیسحاقانی چی؟ سەی چەندەمە چاوام بکەن یعنی چی؟ ئافرین، ینی ئەضاحک، یعنی ئەو کەسێ بەردەوام پێەکەنێ، دوام مناڵێکی بەردەوام پێ، ینی گریان نازانێ. ئیسماعیل یعنی چی؟ ها لە دەرزەکەی پێشوە چەند جۆراڵی خوا بوو وتی ملم لە مبارێکترە؟ ئافرین، یعنی مطیع الله. ئیسماعیل یعنی جۆراڵی خوا. سبحان الله، ناوەکانیان طبق الأصل. جاء من وراء إسحاق يعقوب، لدواي إسحاقيش يعني مجدينا بنوين وكش فمين كوريكتان بكرزايك شتان بناوين يعقوب. أي شر بيغمبره؟ الله أكبر. وجعلنا في ذريته النبوة والكتاب. بوي خوشو استكانم لم حواريا لم تشيروكيا ككومبل ميواني بريس لملائكة كان ينا خدمتي إبراهيم. خوای گەورە ئەدەبی میوانداریمان فێرەکە، ئەدەبی حیوارمان فێرەکە، خەمخۆریمان فێرەکە. و شتێک کە ترس بوو لە دڵی ئیبراهیمە ئەنجا خوای گەورە مژدەی دایە ئینە مەع العوسری یوسرا. دوای ئەو ترسە مژدەی دایە کە نەوەتە بێ و کورتە بێ. و ئەو خوایی کە تۆی دروست کردووە و خێزانتی دروست کردووە، هەر ئەو خوایە کە وەچەونەوەتان لەو تەمەنی پیرەیە پێ ئەخاتەوە لە کاتێکا گەرم دوانە بێن بۆ لای ئێمە و داوای مناڵکەن لەم تەمەنی 80 ئەو نە ساڵی و 100 ساڵیەیە لەوانەیە بڵین ئەمانە کەڵکی ئەویان نەماوە چارەسەری نەخۆشیە مزمینەکانیانە بێ بۆ بکرێ، چجا ئەوەی کامانە مناڵ بخەنەوە. بۆیە خۆشەویستەکانم خوای گەورە پاش ئەو هەموو تاقیکردنەوە ئیبتیلایە ئەنجا وردە وردە دەرگای ئاسوودەیی و دەرگای ماڵ و دەرگای دیوەخان و دەرگای میوان و دەرگای مناڵ و دەرگای خۆشی بەسەر ئیبراهیما کردەوە بۆ ئەوەی کە هەر لە دنیاە پێش قیامەت پاداشتی باتەوە. وآتیناه ئەجره في الدنيا وإنه في الآخرة لمن الصالحين. السلام عليكم ورحمة الله وبركاته.